باب الصلاة بحضرة الطعام. ام بابك بوم دارشتي لباري نوێژەوە لە کاتێکا کە خواردن ئامادەیە و تۆش برسیت و خۆی دووشتە لە حەدیثەکانە کە هاتووە خواردن ئامادە بێ و یەکێک لە پاشەڕۆکانیشە ناڕەحەتێکە قیاسەکرێتە سەر ئەوانەش هێڵنجدان بۆ ڕەشانەوە یاخود سک ئێشەیەک بۆ سکچوون لەگەڵ تابێ ئەمانش لەم حاڵەتەیە تۆ باشتر وایە ڕەشانەوەکە تاواکەی سکچوونەکە دابڕێنی لە خۆت بەوەی کە خۆت بەتاڵکەی ئەنجا بێ نوێژەکەت بکەی هەروەکو چۆن ئەگەر نان دانرابێت تێر بخۆیت ئەنجا بێ نوێژەکەت بکەی نەک بێتە ناو نوێژەکە و دەی نەیکەم بە خۆمەوە دەی نەتەقمەوە دەی نەڕشێمەوە دەی نابێ دەی مردم لە برساوە ئەم نوێژە بۆ تەواو نابێەوە جەجارە جوێن بە مەلاکایە بۆ نەی پێچوو کە خۆ من نابێەوە نامووی هەم گوناحباری ژەبی و هەم نوێژەکەشت نوقسانە بێ فرموديش مارد 295 عن ابن عمر قال قال رسول الله صلى الله عليه وسلم إذا وضع عشاء أحدكم وأقيمت الصلاة فابدأوا بالعشاء ولا يعجلن حتى يفرغ منه. وللبخاري وكان ابن عمر يوضع له للطعام وتقام الصلاة فلا يأتيها حتى يفرغ وإنه ليسمع قراءة الإمام. عبد الله كوري عمر فرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي أجر نان دان رابو وقامتي شكرا لمزقوت بونويج وتو برسيبوي نانكد بخو طواويك أنجاورا يوجكتك ذاك ليرا فرمي ولا يعجلن حتى يفرغ منه بلبلنك على نان خواردنك شا بلبلو خيرعيني خوا هتا بيسر حتى بلي أو ساكا جاء إمام بخاري بوما نجرت ولا ابن عمر وخوي شونم فرمودي تطبيق كردوها فرمي خواردني بو دان را قامتي شكرا بو نويش أفرمي ناني خوي أخوار دو هل ناس على سري جوي ليبو إمامكش قرآن أخواني يعني لا ركعتك عندي نويشة أم هل خيكي لان خوارنكي خوي بو تاطا بونزاجو كا وكوتمان نابي برويتو هوش لاي خواردنك به لروايات كتير فرمودها هاتوا فرمي لا صلاة بدافع الأخبثين ولا بحضرة الطعام نوێژەکەت کامڵ نییە ئەگەر بێت و تۆ هەر بەردەوام بی لە کردنیا لە کاتێکا کە یەکێک لە پاشەڕۆکان ناڕەحەتی کردووی میزت دێ یاخود پیسایی ناڕەحەتی کردووی یاخود دەست نوێژت ناڕەحەتە غازاتی ناوسکتەیە زەختێکی زۆرت لەسرە تۆش سێ دەست نوێژە هەڵگرتووە ئینکاریت کردووە نەچووی تازەیکەیتەوە خەریکە تەقیتەوە بابە بڕۆ تازەی کەرەوە احتیادی وەرەوە دەست نوێژ بگرە و نوێژەکەت بکە بڕۆ خۆت بەتاڵکە وەرەوە دەست نوێژ بگرە و نوێژەکەت بکە ئیگنا نوێژەکەت نوقسانە بێ بەچی نوقسانە بێ هەر هۆشە لایەوەیە دەی دەست نوێژەکەم نەشکێ دەی نەیکەم بە خۆمان دەیەوە نوێژەکەت نوقسانە بێ خشوعت نامێنێ چونکە ناڕەحەتیە لە ئینسانە وچی کەش بحضرة الطعام خواردن ئامادەکرا بێت تۆ برسیبی نوێژەکەت نوقسانە بێ گەر لە نوێژەکە هۆشە لای خواردن بێ و نەچی بیخۆی بڕۆ بیخۆ بە هۆشت لە لای نەمێنێ ئەنجا وەرەوە بۆ نوێژ